بینەران بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن بانێکی باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن. ڕۆژ باش هاکار. ڕۆژ باش. ڕۆژێکی خۆش. بانیتان باش ئازیزان خۆشحاڵین لە بەیانێکی دیکە لەگەڵتانین بەی هوایەن ئەو تەوەرەی کە ئەمڕۆ دەستنیشانمان کردووە و قسەی لەسەر دەکەین بتوانێت شوێنی خۆی بگرێ، ینی ببێتە خاڵێکی وەرچەرخان بۆ ئەوی لە داهاتوو ئەو تەوەرێکی ئێمە دەستنیشانمان کردو بگاتە شوێنی مەبەست و دۆخی کرێکاران باشتر بکرێت کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکارانە پیرۆزبایی لە تەواوی کرێکارانی کوردستان دەکەم و دەمەوێت لێرەش پیرۆزبایی لە باوکم بکەم، چونکە باوکم بە کرێکاری ینی ئێمە و منداڵەکانی خوشک براکان زۆر سپاس گەورە کردووە، بۆیە من تێدەکەم دۆخی کرێکار چەندە سەختە. ڕاستە هەرچەندە ئێستا وای لای تۆ کە ڕۆژی جیهانی کرێکاران ئەوەندە بە جیهانی بووە، ئەوەندە گەورە و فراوان بووە کە جگە لە هەندێک پیشەی جیاواز کە لەوانێ ئێمە نەگرێتەوەکو میدیاکار، بەڵام دوجار ئێمەش کرێک وەرەگرین لە بەرامبەر کارکردنەکەمان، بۆیە پیرۆز بێ لە هەموو کرێکارانی جیهان و بە تایبەت لە کرێکارانی کوردستان لە هەموو چین و توێژەکان کە ماندوونە ناسانە کارەکەن لە پێناو ژیان و ئەوەش بۆ خۆی ژیان دۆستیە کە مرۆڤ هەتا بژی پێویستی بە بەردەوامبوون و پێویستی بە کارکردنە. ئەمڕۆ لەگەڵمان بن تەوەری سەرەکی پرۆگرامەکەمان تایبەت کردووە بە ڕۆژی جیهانی کرێکاران. دەمە وەکو زانیاری زیاتر خستنە سەر بۆ بینەران، ینی ڕۆژی جیهانی کرێکاران لە چیەوە دروست بووە لە ساڵی 1956 ئەو کاتێک کە لە ئوسترالیا سەرەتا وەکو بیرۆکە با بڵێن خرایە ڕوو کرێکاران هەوڵیاندا داوای مافی خۆیان بکەن لە پێناوکەمکردنەوەی کاتژمێری کارکردنەوەمانە، پاشان پەڕیەوە بۆ ئەمریکا لەوێ با بڵێن شۆڕشی کرێکاران دەستی پێکرد و تاوەکو ئێستا شمایەوە. دەست بە تەوەرەکەمان بکەین ئەو بابەتانی کە ئامادەمان کردو. هاژە یەکەتی سندیکاکانی کرێکارانی کوردستان داوای جێبەجێکردنی یاسابەرکارەکانی تایبەت بە مافی کرێکاران دەکات بە بۆنەی ڕۆژی جیهانی کرێکاران. مەکتەبی تەنفیزی یەکێتی سندیکاکانی کرێکارانی کوردستان پەیامێکی ڕاگەیان و تێیدا داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەن کۆمەڵێک خاڵیان خستوۆتە ڕوو کار بۆ جێبەجێکردنی هەر سێ یاسابەرکارەکانی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵایەتی بکرێت و لەگەڵیشدا یاسای کار و یاسای ڕێخستنی سندیکاکانیش بکەن هەکار کە لە بەشێکی دیکەی ئەم پەیامیان ناداوایان کردووە کری کاتژمێرەکانی کارکردنی کرێکاران و موچەی خاننشینان زیاد بکرێت کە ئەوە بەردەوام مافێکی سەرەتایی و وەک سەرەکی کرێکارانیشە و ناوەندێکی نیشتیمانی تەندروستی و سەلامەتی پیشەی بۆ کرێکاران بکرێتەوە و بیمەی تەندروستیان بۆ دەستەبەر بکرێت، لەگەڵەوەشدا بە بەردەوامی خولی هۆشیارکردنەوەیان بۆ بکرێتەوە و گرنگی زیاتر بە ڕاهێنانی پیشەیی بۆ کرێکارانیش بدرێت. ینی لەم با بڵێن بەیاننامە شتی دیکەش هاتووە داوایان کردووە هێنانی دەستی کاری بیانی ڕابگیرێت، تەنیا لەو بوارانە نەبێت کە پسپۆرێتەکەیان لە هەرێمی کوردستان نەبێت و دۆخی بازار کۆنتترۆل بکرێت بۆی نرخەکان لە ئازداهات و بژێوی خەڵکی کەم دەرامەد بێت. دروست. هەر لەم ڕۆژەدا کە ڕۆژێک بۆ کرێکاران و پشوێک بۆ توێژەکانی دیکە زیاد کراوە، چەند خاڵێک دەخینە ڕۆیش کە هەموو ساڵێک لێکی ئایاردا کرێکارانی جیهان ناڕزایی دەردەبڕن و مانگرتن ئەنجام دەدەن سەرباری هەموو ئەو جیاوازیانەشی کە ئێستا لەبارەی چۆنیەتی پەیدابوونی ئەو ڕۆژەوە هەیە، بەڵام یەکی ئایر وەک سیمبولی خەباتی کرێکاران و تاکە ڕۆژی جیهانی ئەوان ماوەتەوە. بیرۆکەی جەژنی کرێکارانی جیهان بۆ ڕۆژی 21 نیسانی ساڵی 1956 دەگەڕێتەوە و بیرۆکەکە لە ئوسترالیا سەری هەڵداوە، دواتریش گەیشتە ئەمریکا. یەکەم جارکە یەکی ئایار وەک جەژنی کرێکاران ناسێنرا ساڵی 1982 بوو کە کرێکاران لە شاری نیویۆرک ئەم جەژنیان جێڕا. دواتر بۆنەکە بە وڵاتانی جیهان بڵاو بووەوە. لەم ڕۆژەدا کرێکارە لێزان و کارزانەکانیان خەڵات دەکرد و ڕێزیان لێدەنان. و هەروەها هۆکاری دانانی ئەو ڕۆژە بۆ جەژنی کرێکاران بۆ ناڕەزایەتی کرێکاران نەگەڕێتەوە، بامانجی کەمکردنەوەی کاتژمێرەکانی کارکردن و بەرزکردنەوەی موچەکانیان، پێدانی مافی پشودان و مۆڵەت وەرگرتن. لە یەکی ئایاری 1986دا کرێکارانی شیکاگۆ سەرجەمیان دەستیان لە کارکردن هەڵگرت و ڕژانە سەرشەقامەکان کە ژمارەیان نزیکەی 450,000 کرێکار دەبوو دروشمی
8 ساعات کار و 8 ساعات پشودان 8 ساعات خەوتن ئەم دروشمیان برس کردبووە تا داواکاریەکەیان جێبەجێ کرا. پاش ناساندنی یەکی ئایار وەک ڕۆژی کرێکاران لەلایەن کۆنگرێسی ئەمریکاوە بیرۆکەکە بە وڵاتانی تریشدا بڵاو بوو بەو هۆیەوە ئێستا لە زۆربەی هەرە زۆری وڵاتانی دنیا یەکی ئایار پشووی فەرمیە و تێیدا خاوەنکار و دامەزراوە فەرمیەکان و حکوومەت و ڕێکخراوە مرۆیی و سەندیکاکانی کرێکاریەکان ڕێز لە کرێکاران دەگرن و خەڵاتیان دەکەن. تا ئێستا لە نێو 1994 وڵاتی جیهان زۆربەی هەرە زۆریان دانیان بەم ڕۆژە داناوە وەک جەژنی کرێکاران، بەڵام لە سعودیا، لە عومان، لە ئەفغانستان بە هیچ شێوەیەک ئەم ڕۆژە وەک ڕۆژی کرێکاران دانی پێدانەندراوە و نەپشووە نە هیچ بۆنەیەکیش بۆ ڕێزگرتن لە کرێکاران ڕێک دەخرێت. بە گوێرەی راپۆرتێکی ڕێکخراوی کار ساڵانە زیاتر لە 1 ملیۆن کەس لەسەر کار گیان لەدەست دەدەن کە دەکاتە نزیکەی 3000 گیان لەدەستدان لە ڕۆژێکدا و بۆ هەر خولەکێک 2 کەس. ئەم ژمارەیەش زیاترە لە گیان لەدەستدان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ، جەنگ، توندوتوژی، ئایدز کە ساڵانە زیاتر لە 250 ملیۆن ڕوودا و لەسەر کار ڕوودەدەن، واتە 475 حاڵەت لە هەر خولەکێکدا و 8 حاڵەت لە هەر چرکەیەکدا. ئەگەر ڕێکارەکانی خۆپارێزی و زانیاری پێویست بدرێت بە کرێکاران، ئەوە دەکرێت ساڵانە ژیانی 600,000 کرێکار لە مردن بپارێزرێت. وەکو ساڵانی ڕابردوو ینی ئەم ساڵیش بە بۆنەی یەکی ئایارەوە ڕۆژی جیهانی کرێکاران لە تەواوی دام و دەستگاکانی حکوومەت یاریێمی کوردستان شووی فەرمیە و تاقیکردنەوەی قوتابیانیش بەم بۆنە ڕاگیراوە. ینی حکوومەت یاریێمی کوردستان بە گرنگی وەکو بەشێک لەم وڵاتانی جیهان کە هەوڵیان داوە وەکو ڕێزگرتن لە چینی کرێکاران بکرێتە پشووی فەرمی لەم ڕۆژەدا هیچ نەبێ کرێکاران بەحەسێنەوە، هیچ نەبێ بتوانن لەم ڕۆژە پەیامی خۆیان بگەێنن و سندیکای کرێکاران و ئەو لایەنە پەیوەندیدارانەی وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتی دەنگی کرێکاران وەربگرن و بتوانن کاری لەسەر بکەن بۆی ژیانێکی باشتر و ژیانێکی شایستەتر بۆ کرێکاران دەستەبەر ڕاستە. بەڵام هەکار هەرچەندە لەلایەن حکوومەت یاریێمی کوردستانەوە ڕۆژەکە بە فەرمی ناسەنراوە لە هەموو دام و دەستگا حکوومیەکان پشووی فەرمیە، بەڵام هێشتا کەرتی تایبەت نەگەیشتوتەوە ئاستەی کە ئەم ڕۆژە وەکو مافی کرێکار بناسێنێت یاخود هیچنا لەم ڕۆژەدا بە شێوازێکی جیاواز ڕێز لە کرێکاران بگیرێکە ئەمە ناڕزایەتی و نیگەرانی زۆرێک لە کرێکارانی لێکەوتۆتەوە چ کارگەکان بە یاخود دامەزراوە کۆمپانیا و تایبەتەکان بێت کە لەم ڕۆژەدا هەندێکیان با نەڵێن تەواوی هەمویان هیچ پشوێکی ڕانەگەیاندووە یاخود هیچ هەندانێک وەکو موچە زیادکردنێک یاخود ئاهەنگێک بۆ کرێکار. زۆر ڕاستە. خاڵێکی دیکەش هەیە کارکردن زیاتر لە 8 کاتژمێر، ینی ئەوەی کە تازە ئێمە وەکو زانیاری خستمانە ڕوو لە ساڵی 1856 ینی ئەو کات لە کرێکارانی ئوسترالیا داوایان کردووە ناکرێت زیاتر لە 8 کاتژمێر ئەوان کار بکەن، پێویستیان بە 8 کاتژمێر پشودان و 8 کاتژمێر خەوتنە. تاوەکو ئێستاش لە بەشێک لە شوێنەکان لە کوردستان ئێمە دەیبینین ینی کرێکاران زیاتر لە 8 کاتژمێر کار دەکەن، جگە لەوەی ڕەنگە شایستە داراییەکانیشیان بەقەت ئەو ماندووبوونە نەبێت کە بەڕاستی بسەبێت دەها کار زۆربەی کات ئێستا ینی جیار لە ئەوەی کە کاتێکی خۆیانە ماوەی کارکردنیان ئەوەندەیە لەسەر و ئەوەش کار پێکردنیانەکەن بەداخەوەش ئەگەڕێتەوە بۆی کە هەندێک لە خاوەنکار توانیوێتی هەم کاتەکەیان هەم پیشە و توانیان قۆرەخ بکات، بەڵام لەگەڵەوەشدا کە زۆربەی کات وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بەگشتی حکوومەت یاریێمی کوردستان کاری بۆ کردووە کە هەموو کرێکاران دەسەبەر بکرێن و مافی خۆیان پێ بدێ و بەردەوامیش لیژنە هەیە بۆ سەر ئەو شوێنانە ئەو مافی کە چەندین ساڵە چەندین دێ هەوڵی بۆ دەدرێت کرێکاران مافی خۆیان هەبێت لە بەرامبەر ئەو کارەی دەیکەن بەدی بێت، بەڵام هێشتا نەگەیشتوتەوە ئاستەی کە مافی تەواوەتی بدێ بە کرێکار بە تایبەت لەلایەن کەرتی تایبەتەوە. زۆر باشە. ئەمڕۆ بابەت زۆرە، تەوەرەکانمان تایبەت دەبێت سەرجەمیان بە ڕۆژی جیهانی کرێکاران لە شار و شارۆچکەکان پەیامێرمان دەبێت وەجگە لەوە راپۆرتی جیاوازمان هەیە. ژینگە پارێزان لە ڕۆژی جیهانی کرێکاران ڕەنگە زۆرترین چاویان بچێتە سەر، ینی بەپێی ئەوەی لەسەر شەقامن هەمومان دەیان بینێت بەیانیان هەکارکەی نەدەوام ئەبینین ئەوان ئەوەندە بە جوانی خزمەتی ئەو باخ و گوڵ و ناوەڕاستی شەقامەکان ئەکەن کە
هەرچەنە زۆربیان تەمەنێکیان هەیە من لێرەوە سەری ڕێز و نەوازشیان بۆ دانەوێنم و پیرۆزبەیم ڕۆژیان لێ یەکەم هەڵبەت بەوانەوە ژینگە جوانە ژیانیش جوانە دالیا کەمال کارێکی یاخود بڵین ڕابۆچوونی ئەوانی وەرگرتووە کە لەگەڵ ژینگە پارێزان باسی خەمخۆری خۆیانیان بۆ کردووە ئێمەش بۆ ئێوەی دەخێنە ڕوو. ڕۆژی جیهانی کرێکاران لە سەرجەم کرێکارانی کوردستان پیرۆز بێت. لەم ڕۆژەدا کرێکارانی ژینگە پارێز هەموو داواکاریەکانیان خسۆتە لایەک تەنها داواکاریان پاراستنی ژینگەیە. ئەم داواکاری ئاڕاستەی هاوڵاتیان دەکەن کاتێک کە سەردانی پارک و شوێنە گشتیەکان دەکەن ڕەچاوی ماندووبوونی ئەوان بکەن. داواکارن حاڵەتەکان پارکە بە شێوەیەکی جوان ڕایگرن نەک پیس و چاپەڵیکەن فەرموون بەیانی من هاتووم سوێن بەخۆوان لێکرد وە قێز و لێکرد یعنی تااقەتی ئیشکردن و نییە ئەگە تەقاوەتی شمولێکردن خۆم تەقاوت دەکرد 18 ساڵە من لەم پارکەیە ئەم 18 ساڵە بەدەست خەڵک ناڵێنی لە ڕۆژی خۆتا تەنها داواکاری لە وڵاتیانێک کە شوێنە گشتیەکان پارکەکان پاکوخیان ڕاگرن بە جوشتێکی جوان ڕایگرن کابرا کە تۆی بۆ ئێرە 50 کەس داوە دەکەی بۆ تەخڕۆژ کوڕەکەت یان کچەکەت ئەلاکەێن بە خۆمەشتەکانی تیەکەم وڵی داواکاریمانەوەیە کە ڕێز لە ماندووبوونی ئەمە بگرن و باخچەکان بە پاکوتەمیزی ڕاگرن. ئەو ژینگە پارێزانەی کە لە دوانمان لێ وەرەگرتن لە ڕۆژی جیهانی کرێکارانە باسیەوەیانە کرد کە شوێنە گشتیەکان باخەکان بە پاکوتەمیزی ڕاگرن و کاری چیەمە تەنها داواکاری سەرەکیەوەیە. وڵی داواکاری ئەمەوەیە کە پاک و تەمیز بن یەن خواردنەکە خۆمە باخینی حکومت نییە بۆ هەموو خەڵکە زەرە لە حکومت ناگەمە زەرە لە هەمومانەکە ئێمەڵێن بە وەکو خواردنەکە خۆشتەکانتان دوایی پاشە ڕۆشتەکە بکەن ناو سەد لێک و فڕی دەنوتەوە ئێمە داواکاریمان ئەوەیە. ئێمە وەکو باخچەکانی سلێمانی کرێکارەکانمان بەردەوام لێرە ئیشەکەن هەندێک جار لە کاتی خۆیان زیاتر کارەکەن بەڕاستی هیوادانی خەڵکیش هاوکارمان بن. ئێستا بۆ نمونە کاتێکە خوێنکاران لێرە فیستیڤاڵ یا شتێکەکەن پێویستی بە پاکردنەوەی خەڵکە هاوکاریمانکایە بۆ نمونە عەلاقە لەگەڵ خۆی بێنێت بەڕاستی و کێشانەمان زۆرە. داواکاری لە خەڵکی کوردستانەکەن ئەم پارکە پارێزن بەیانی پاکم کردوتە سەیکەم دوای دوو ڕۆژی تر کێم بۆ داوام دابی کۆکەمەوە مەجمێشتی بەڕاستی ئاوا نابێ ئەم پارکە ئەبێ خزمەت کرێکە خزمەت نەکرێ باوەڕ کە ژیانی مەژەفەوتێ. ئەمەی بینیمان هاژە ڕای بەشێک لە ژینگە پارێزان بوو بەڕاستی ینی بەر لەوەی بڕۆین بۆ ئەم ڤۆکسپۆپا ئاماژەت پێدا یەکێک لە پیرۆستترین چینەکانی کۆمەڵگا ژینگە پارێزان ینی پاگراگرتنی شار شەقامەکان لە بۆنەکان لە هەموو شوێنەکان شوێن پەنجەی ئەوان دیارە ینی ئێمە دەڕۆین بۆ گەشت با بڵێن لەو کاتانێککە کەشی بەهارە ئێمە دەگەڕێنەوە ئەوان دەڕۆن بە دوای هەکارەگەر بەوردی گوێمان لێ گرت هەرێک لە ئێمە کە گوێی لەوان بوو بێ ئەو پەیامی ئەوان زۆر جوان بوو بەرڵام لەگەڵەوەشدا پێداچوونەوەی کە بۆ خۆمان لەگەڵەوەی کە ئەوان کرێکارن کە مافی خۆیانە داوای مافی خۆیان بکەن بەڵام ئەوان نەک داواکاریان هەبوو بۆ مافەکانی خۆیان داوایان لێما کرد تەنها ژینگە بپارێزن ینی ئێستا هاتۆت سەرەوەی کرێکارێک لە بریەوەی کە داوا بکات کاتەکانی کارکردنی بۆ کەم بکرێتەوە موچەکەی بۆ زیاد بکرێت نا داوا لە هاوڵاتیانەکە کە ژینگە بپارێزن ئەمە چ پەیامێکی جوانە کە لە کرێکاران بزەبەر ینی لە سەر و مافەکەی خۆیان ئەوان هێشتا داوایواکەن کە ئێمە یارمەتی دەریان بین کە ژینگە پیس نەکەینەوە هەڵبەت بە بۆنێم ڕۆژەوە وەکو وتمان ئەمڕۆ کە ڕۆژێکی تایبەتە ڕۆژی جیهانی کرێکارانە بووە لە زۆربەی شار و شارۆچکەکانەوە هاوکارانمان بە شێوەی ڕاستەوخۆرەگرین تا لە گرفتەکانی یاخود لە کار و پیشەی کرێکاران زیاتر دڵنیا بین
کە لە دهۆکەوە هەفرەس ڕەجەبمان لەگەڵدا دەبێت و لە هەولێریشەوە ئازەرمان لەگەڵە بێت سەرەتا چمە لای هەفرەس سڵاو لە بێ و بەیانیت باش هیوادارم ڕۆژێکی باش بێ بۆ ئێوەش مادونن ئاسانە هەمیشە کارەکەن ئێمەژۆکو وتمان لەگەڵ هاکار هەر کرێکارین سەربەرزیە کارکردنمان هەمیشە و پیشەکەمانی جوانتر کردووە هەفرەس بە بۆنێم ڕۆژەوە لە دهۆک چی کراوە و دۆخی کرێکاران بەگشتی لە دهۆک چۆنە؟ بەێ هەژە هۆکار بەیانی باش دەمێ ها باش بە سەرڕای ئیرۆ ڕۆژە جیهانیا کرێکارەیە و سەری واندا و دەستگەهێن حکومی هەمی بهێنبەدانە لێ وەکو دیارە ژینەها ژیتوان دیمەنادا کرێکار هەر هاتنەت ناوە vê مەدانێدا هاتنە vê بۆ دەبارە بۆ ئەم بژین کار و دەبارە ژیاناخوا لێ دەژی هەندێک کرێکار هەنا ئەس خوازم هەندێکش ئەوانە وەرگرم ئەم بزانن کات vê ڕۆژەدا ئەوانە چ هەیە بێژێن چ داخوازی هەیە مام ئەکرد بێ ڤیلاری مام ئەف ڕۆژە هەوە پیرۆز بێ ئیرۆ ڕۆژە جیهانیا کرێکارەیە مامە تۆکە کرێکارێکیان بژن سەرڕای گۆ ئیرۆ بهێنڤەدانە لێ هەر تو هاتی vê مەدانێ خدا مجبوریم بینە vêrê ڕستقێمای سەر vêrê ئەگەم نەئین بوومانان ساڕفیتن ماچوم از در ڕئیسیشی نینن ڕستقێمای سەر vêrê ژیانەمایە سەر vêrê ئەم خودان ماڵ و کەس و کارین لازم ئەم ڕۆژانە شولکەین ئەگەر ئەvە چەند ساڵە تو کرێکاری ئەوە ساڵە هەشتێ وەرە ویشولیکە بەری سێ ساڵە دیوارێ سەرمەداوەتیە خارێ کەسێکی بوومە چناکریەژی و حتا vê deqêjî vêra singê min a şikandî çavê min ê zevrandiya pê min ê derizandî min got dewêl kabirayekî em kabirayê gotem yê bêminetî bêminetî gelme axif باش مامو تنافا سنديكي تو ماركريت نافا سنديكي تا محاولة كريت بريكا سنديكي تو دخوازا ما في خبتي بريكا سنديكا سنديكا بوم چناکردم و کسی چناکردن حتی کو بوم بکردن بس روزا یا کرێکارە دێ نەvêrê ده دقیقه دل vêrê binûdê çima kesek sekinî pisyaramat ketin nevîdemat ketin êk bê tevî sekinî şerê me jî biketin em biçîne mehkemê şikayetê jî lê bikin şikayeta me çima çîtin مامو پرسیارک تو ڕۆژێ چەند ساعتا تو شولتکی خودê roj zanîtin rojayî berî کێمتر و زێدەتر دەمژمێر چەند خودê rojayî em 6 saeta şulkeyn ya ji hem 8 saeta şulkeyn berî çend du sê roja ga saet 12 şevê ez hatîme ve 3000 dayîne min gelek spas باشا بس ez pirsyarekî to bikim çend saeta tu rojê kar dikî قدام 8 ساعات 8 ساعات te çi daxwazîk he îro roja cîhaniya kirêkara te tu wekî kirêkarek te çi daxwazîk he tu dixwazî tu bigihînî خدای من داخوازی هيا افسندك يوم يكريكورا بيت بما بيري شي حلقه بكت شاكي بكت اما دهينا بيري بس وقت ايدا يدي سندكرا دي ايدا ما بيري كت شاكي دي داتا ما ديشتن شو بما نهي تكرن امشي البيري شو لاخد كاين كدي بي بياخذ بله بله هاجا هروكم ما جاب كريرو سرارا جو روجا جهانيه كريكارا السرانسري دا مدزغن حكومه هرما كردستان جي بهم ودانا لهك وكو ديمانا دا جديار رجا كازوش كريكاران ايرو هاتنا في دلفي ميدانا كريكاران وغازنداوي اكيد كان جو حتان هاجي ام بجن توزك خمساريش لاي سنديكاي و برامبري وان ده تكن حتان هوا باوريا كا باش بسنديكاي نينا جو ما في وان بدس بينا وكو بري دمك يجي اكشوان كريكاران بحث ازمونا خوكري بله هەفرەس ڕەجەب سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ تۆ بۆ تەواوی کرێکارانیش کە بەشدار بوون لەگەڵت لە دهۆک ئەمە بیمان دهۆک بوو لە هەولێر و لە سلێمانیش بە هەمان شێوە ئەمڕۆ چالاکی هەیە ینی بەهۆی ئەوەی کە ڕۆژی زیانی کرێکارانە کۆمەڵێک چالاکی بەڕۆ دەستی بەڵام لە هەمان کات دەبەشێک لە کرێکاران لە کاردان و خەڵکی دیکە لایەنەکانی دیکە با بڵێن لە پشودان ئازەر فاروق لە هەولێر لەگەڵمان دەبێت و دالیە کەمال لە سلێمانی لەگەڵمان دەبێت سەرەتا ئازەر دێمە لای تۆ بزانم لە هەولێر دۆخی کرێکاران چۆنە بەگشتی وان هیچ چاڵاکێک هەیە تایبەت بە کرێکاران بەڕێوە بچێت ئەمڕۆ بەڵێ بەیانیتان باش ئەمڕۆ وەکدارە ڕۆژی جیانی کرێکارانەوە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ پشووی فەرمیە بەڵام بەشێک لە کرێکارانی ژینگە پارێزی واتە بەش هەندێکیان لە داوامن ئەو کەسانی کە ئەمڕۆ لە داوامن سبەینێ دەبێتە پشویانەوە بە هەمان شێوە بەشێکی دیکان لە پشووی فەرمیدانەمانە ئەو کەسانن کە ژینگەی هەرێمی کوردستان پاک دەکەنەوە من حەز دەکەم قسە لەگە خۆیاندا بکەم بزانم پەیامی خۆیان لەم ڕۆژەدا چییە سڵاوتان لێبێ و جژنی کرێکارانتان پیرۆز بێ ئێوە لەم ڕۆژەیە چ پەیامێک دەگەێنن
بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سرتا دەستخۆشتان لەکەن دەستخۆشکەڵانەکەتان لەکەن ئەمە وەکو کارمەندی ژینگە پارێز بەڕاستی هەموو ڕۆژێک لە کارین الحەمدولله جگە لە جومعە نەبی تەنها ڕەخنەکمانەیە لەگەت داواکاریەک بەش پێش ڕەخنەکە من دەمەوێت ئەو یعنی بخەمەڕ و الحەمدولله کەسانێکی زۆر هەنا کەوا ڕێزمان لێ دەگرن سوپاس بەخوای گەورە یعنی وەکو کارمەند کە ئیش دەکەین یارمەتیشمان دەدەن وەز وەکو ڕەخنەکە جار و ئێمە شەقامەکان پاک دەکەینەوە تەماشا دەکەین ڕاستە خۆ لە دوایمە سێ دەکەین لە دوایمە زبل و نایلۆن ئەو شتانە کەوا فڕەتدەن بەشێک کەمیش الحەمدولله بەس هیوادارین کەوا یارمەتیمان بدەن چکەمە کە خاوێن دەکەینەوە پێویستە ئەوانیش هاوکارمان بن وەکو داواکاریەکەش لە مامۆستایانی ئاینی لەسەر مینبەرەکان یاخود لە وعز و ئامۆژگاریەکان پێویستە بۆ ئەو خەڵکە ڕوون بکەنەوە کەوا النظافة من الإيمان يعني پاک خاوێنی لە ئیماندایە پێویستە ینی ئەوانش هاوکارمان بن و بەو خەڵکە ڕابگەینن کەوا ژینگە پارێزی مافی هەموو کەسەکە یعنی هەموو کەس دەبی ژینگە پارێزی نەک تەنها مەکەوە بە بەشە بڕەپارێک ئیش دەکەین و ئەمە ژینگە دەپارێزین هەموو لای پێویستە هاوکاریەک بین و سوپاسی هەموو لای دەکەن بارەکە الله فیک خۆش بە با من ئیشێکی دیکەش بدوێنم ئێوە تا چەند دڵگرانە بن لەوەی کە شەقامێک پا دەکەنەوە بێتێرەوە شەقامێک پا دەکەنەوە دوای ئێوە پیس دەکرێتەوە یان وڵاتیان پاشماوەکان فڕێن ئێوە چیان پێڵێ ئێمە بەڕاستی یعنی لەو پەڕیماندی دەبین کە خەڵک ئەبان بینین لە جادەیە وەڵڵاهی ئەو نەماندی ئەبین جار وایە ئێمە خاوینمان کردەوە جادە دێن لە سیارە ڕدەگرین زبلی فڕی دەدا لە پێش چاویم خۆمان یعنی کەس سێبێکمان لۆ ناکە کەس دڵی بەمە ناستێ بەڕاستی کەس دڵی بەمە ناستێ ئەگەر دڵیان بەمە مستێ بەخوای ئەوانش هاوکار بدەبن لەگەر ئەمە ژینگە دەپارێزن زادەی خایەن دەکەن بەڵام کەس هاوکارمان نییە و ئەمە چی لە وڵاتیان والله داوا ئەوە دەکەم یعنی بەڕاستی کە دەبینن ئەمە خاوێن دەکەن بە ئەوانش لەگەڵمە یعنی جێ ئێستا لەخوا بە زیادبی هەموو شەقامێک حاوی دانرایە ئی زبلی خۆیتی یعنی دەتوانن ڕاوگری یعنی چێ 2 دقەیە ڕدەگری لە جادەی زبلی فڕی دەداتەوە ئاویەکە دەڕاتنی چێشەی بەڵام گوناح با فڕی نەداتە ناو جادەی بەڕاستی ئەمە داوا لە خەڵک دەکەن داوا ئەوی شەمان لە جێبەجێکەن بەڵێ ئەمان داواکاریەکانەوە بۆ کە هاوڵاتیان ژینگەی وڵاتەکان پارێزن ئەمێ ئاماژە بۆ شکەم کە سندیکای کرێکاران یارەمی کوردستان بەنامێکی دەرکردو ئاماژەی بەوە کردو کە کرێی موچەی کرێکار پارساڵ لە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کەمترین موچە 350,000 دینار بووە لە بەیاننامەکەی وەزارەتی ببورە لە بەیاننامەکەی سندیکای کرێکارانی کوردستاندا ئاماژەی بەوە کردو کە کری موچەکە لە 520,000 دینار زیاتر بێ کەمتر نەبێ لەگەڵەوەشدا کری کاتژمێری کارکردن لە 2500 دینارەوە بکرێت بە 4,000 دینار بۆ ئەوەی زۆرترین کرێکار لە هەرێمی کوردستان سوودمەند بن لەگەڵەوەشدا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەو کرێکارانەی کە دەستەبەری کۆمەڵایەتیانە لە هەرێمی کوردستان زیاترن لە 146,000 کرێکاری تۆمارکرا و تامانە دەستەبەری کۆمەڵایەتیان هەیە لەو ژمارەش نزیکەی 26,000 کرێکاریان کرێکاری بیانین 881 کرێکاریش کرێکارن کە دەستەبەری کۆمەڵایەتیانە بۆ خانە نشین بوون بەڵێ ئازەر فاروق لە هەولێر و لەگەڵ مامۆی سوپاس ئازەر لە سلێمانیەوە هاوکارمان دالیا کەمالمان لەگەڵ دەبێت دالیا سڵاو لەبێ دالیا لە لێدوانەکانی کرێکاران کە تۆ وەرت گرتبوو ئەو چاوپێکەوتنی لەگەڵیانت کردبوو من ئەوەندە یاخود بڵێم تەرکیزم چوە سەرەوەی کە ئەوان داواکاریان لەوە بوو کە تەنها ژینگە پارێزن داواکاری خۆیانیان لەبیر کردبوو ئەمە داواکاری هەموو کرێکارانە ژینگە پارێزانە کە ڕۆژانە لە خزمەت ژینگە و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیان داواکاریکی دیکەیان هەیە و بۆم ڕۆژەش چییە کرێ بۆ کرێکاران دالیا سڵاو هاژە بەڕاستی کە من دوێنێ چوومە لای ئەو کرێکارانە زۆر پێیان سەرسام بووم بە تایبەتیەوەی هەر کاتێ لێ دوان لێ وەرگرت بێتن باسی ئەوم کرد و داواکاری خۆتان چی ئەوان تەنها باسی ژینگەیانە کرد اینجا ئەوە بە جوانی باسییانە کرد کە حەزمە کرد بەردەوام بم لەگەڵیان چکار ڕێنمایەکانیان ئەوەنە گرنگ بوو بە تایبەتی بۆ پاراستنی ژینگە باسی ئەویانە کرد ئەگەر ژینگە لە ناو شێمەش لە ناوەچین ئەمە قسەی تەنها کرێکاران نییە قسەی بەشێکی زۆر لە چین و توێژەکانە بۆ پاراستنی ژینگە بەڵام لە هەمان کاتا کرێکاران چەندین داواکاریان هەیە بەڵام سەرجەم داواکاریەکانیان قسۆتە لایەکەوە تەنها پاراستنی ژینگیان کردبوو بە داواکاری سەرەکیان من قسم لەگەڵاکردن ئەی داواکاری خۆتان چێ بۆ باس چترکردنی ژیانتان کە ئێوە کاتێکی زۆر داوامەکەن موچێکی کەمیشتان هەیە
ئەو قەیناوازەوە بێنێت تەنها پاراستنی ژینگە لە ئێستەیە خەمە گەورەکەی ئێمەچکە ئەزانی ڕۆژانە هاوڵاتیان چۆن ژینگە پیس دەکەن لە ئێستاش تاهاتومەتەلا ئەم شوێنە دووبارە کۆمەڵی کرێکارە بینم کە ئەگەر هاوکارم وێنەکان پیشان بە ئەمانە کرێکاری بیانین بەڵام لە هەمان کاتا لەم ڕۆژە لە ئەرکان کە ئەم شوێنە پاک دەکەنەوانەیە کە ئەمە ئەرکێکی زۆر پیرۆزی کرێکارانە بە تایبەتی کرێکارانی ژینگە پارێز جگە لەوە بەشێکی دیکە لە کرێکارانی دیکە کە من قسم لەگەڵاکردون کامڕۆ ئێوە ئەبێ پشوو بن بەڵام ئەوان باسییان لەوە کراوان لە کاژمێر پێنج جوڵستان و بە شوێن ئەوەیان کارێکیان دەست بکەوێت لە بەرەوەی کە ژیانێکی سەختیانە یانە ژیانێکی باشتر بۆ خۆیان و خانەوادەکەیان دابین بکەن کاک برایمە گەر بێنە ئێرە سوپاستانەکەم من پێشتر زۆر سپاس دەکەم ئەگەر بیت ئێرە سپاس ئێوە باسی ئەوەتان کە ساعت 5 ساڵ من ئەمڕۆ ساعت 6 ساڵ مەسمە کرد زۆر زوو هەستام بەس کە گوێم لە ئێوە گرتم نا من باشتر بووم بارودۆخی ئێوە چۆنە داواکاری ئێوە چۆنە لەم ڕۆژەیە وڵی لەم وڵاتی ئێمەیە تەمەن ئێمە لە 5 و 6 بەیانیەوە دێنە سەرکار بۆ پێنجەوە سەیرەکەی ئەم شارە ئەم شار و پرۆژە و خزمەتگوزاری و هەمووی بەشانی کرێکار و وەستاوەیە لاما کادا لە وڵاتی ئێمەیە هیچ قانونێک بۆ بیمەیەک نییە بۆ کرێکار و وەستا دەبینی وەستا ساڵانە چەندین کرێکار و وەستا بەرەبێتەوە کەمەندامە بێژیان لە دەست دەدا بەڵام لەو لاوە دوایان ماڵماڵەکەی هیچ حکوومەت هیچ یاسایەک و بیمەیەک نییە بۆ چینی کرێکار و وەستا لەم وڵاتەیە کە مستەقبلێکی هەبێ سێرەکەی ساڵانە بەشێکی زۆر لە ئەو برا کرێکار و وەستایانە بەرەبنەوە کەمەندامە بن گیان لە دەستەدەن لەولا حکومەت هیچ خۆی بە بەرپرس نازانێ باشە ئێمە سندیکامانەیە سندیکای کرێکارانە کە ساڵانە هەوڵەیە دۆخی کرێکاران باشترکە لەو پرسیاری خۆتەوە دەست پێەکەمەوە ئێوە تاکو ئێستا لە ڕێگای ئەو سندیکاوە هیچ داواکاریەکتان ئاڕاستە کراوە تاوکو بتوانم هەم ناوتان بنووسن هەم مافەکانتان دەستە بەر کرێ لە کاتی ڕوودانی هەر ڕووداوێکی نەخوازا و لە کاتی کارکردنتانە پێم وایە سندیکا هەر ناونووسینە و هیچ شتێکە کواچی کراوە من دەیان کرێکار و وەستازانم گیانیان لە دەستاوە و تەنانەت سەدانی نەخۆشخانەشیان نەکردووە کە سوکاریشیان نەکردووە سندیکا لێرە چییە کە سندیکا حکومەت گوێ لێرە نەگرێ مادەم وایە نەبوونی باشترە لەگەڵ مامەشا بکەم بەیانی باش قسە ناکەی زۆر باشە هاژە لە پشتی منەوە مناڵێک هەبوو تەنها 12 ساڵ بوو ئەویش هات بوو بۆ کار لەم ڕۆژەیە لەگەڵ براکەیە بەڕاستی دۆخی کرێکاران بە جۆرێکە کە وەکو خۆشیان ئاماژیان پێکرد کە ژیانیان زۆر سەختە لە هەمان کاتا سندیکای کرێکاران ئەوەی کە پێویستەکە بۆ ئەم کرێکارانەی جێبەجێ بکە بیمەیەکە ئەتوانێت تا ڕادێ زمانی ژیانی ئەمان بکە کە ئەماژنیش داواکاریکی سەرەکییان لە سندیکای کرێکاران ئەوەیە کە بتوانن ئەو مافەیان بۆ جێبەجێ بکە بەڵێ دالیا کەمال سپاس کە لەگەڵمان بووی بۆ هیواین کە ئێمەش وەکو میدیاکاران وەکو کار و پیشەکەی خۆمان لە هەستکردنمان و هەڵبەت ئێوەی پامنێران هەمیشە کارتان کردو بۆ هۆشیارکردنەوەی بەشێک لە ببورن سندیکاکان و کرێکارانیش تا بتوانن ئەو بڕیارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە بۆ ناوتۆمارکردنیان بۆ دەستەبەرکردنیان بەردەوام زانیاری زیاتریان پێ بدرێت تا بگەڕێنەوە بۆ سندیکاکان و لێەوە مافەکانیان دەسەبەر بکرێت و ناویشان دەسەبەر بکەن لە هەموو وەزارەت و لە بەڕێوەبەراتیەکان سوپاس بۆ هەرستێ هاوکارمان لە پارێزگاکانی هەرێمی کوردستانەوە کە لەگەڵمان بوون درێژە بە بابەتەکەمان دەدەین یاخود بەردەوامی پێ دەدەین کە ئەمڕۆ ڕۆژی گیانی کرێکارانە بۆ ئێمە دوو میوانی تایبەتمان دەبێت ئەمڕۆ گیا لە کەسانی پەیوەندیدار بەو لایەنە ئێمە کەسانێکمان هێناوە کە خۆیان لە ناو کارەکەدان و پیشەوەرن و کار دەکەن ئەوانیش بە شێوازێکی جیاواز لە پێناو بەدەستێنانی ژیانێکی باشتردا وەکو کرێکارێک هەم بۆ خزمەتی کۆمەلگا هەم بۆ خزمەت و بژێوی ژیانیشان هەوڵیاندا و کارەکەن ئەویش هەریەک لە وەستا سەباح نانەکەلی وەکو پیشەوەر و ڕزگار سێودێن وەکو پیشەوەر هەردووکیان لە ستۆدیۆ لەگەڵمانە بن بەخێر هاتن زۆر بەخێر بێن وەستا سەباح وەستا ڕێزی سپاس خۆشحاڵین بەم بەیانیە لەگەڵ ئێوە دانیشتوین ئێوە کە ڕۆژی جیهانی کرێکارانە سەرەتا ئێمە پیرۆزبایی لە ئێوە دەکەین بە هیوان کە لەشتان ساغ بێ بتوانن ئەو ئەرکەی کە لەسەرتانە بە باشی جێبەجێ بکەن و ڕۆڵتان هەبێ لە باشترکردنی دۆخی کرێکاران لە هەرێمی کوردستان پیرۆزەم ڕۆژە لە هەردووکتان بەخێر هاتن پێیانتان چییە؟ ئەمەش پیرۆزبایی خۆمان ڕادگەن لە بۆ جیهانی کرێکاران لە بۆ
هەموو جیهان بە تایبەت لە بۆ هەرێمی کوردستان پێویستبای لە هەم کرێکارەکان دەکەین وەک پێویستە لە خۆ یعنی ژینگە پارێز کە باز دەکەیت لە بۆ ژینگە پارێز دەبی خۆشمان یارمەتی ئەو کرێکارانە بدەین کە لە جادەکان کە کار دەکەن وەک لە ناوسارەی دەبینی قۆدیەکە بپسێکە فرد بداتە دەرێ دەبی خۆمان بۆ بکەین ئەو کرێکارانە یعنی یارمەتیان بدەیت زۆر باشە بە خۆمانەوە وەستە سەباح لەوە دەست پێ بکەین چەند ساڵە ینی کاری پیشەوەری یاخود کرێکاری دەکەیت لە 45 ساڵ زیاترە 45 ساڵ زیاترە بەگشتی دۆخی کرێکاران دۆخی پیشەوەران چۆنە وەکو ئەوەی کە خۆت و دەوروبەری خۆت دەبینی خۆمان وەک ئەوەی دەبین ئێستاکە نازکرێکاران وەک مافیان وانە خورایە ئەلحەمدولیلا لا ئێمە ینی کاری ئێمە کاریان نەتکاریان پێ دەکەن بەس ئەوانەی ئێستاکە دەبینی لە بۆ لە دەستەکرێتی ینی دەنالێن بەڕاستی یان ئەوانش هەر نەکرێکارن لە ئێمەش دەکەن کە تەمەنێکی وا لە کار دەکەن پێویستیان بە دوکانە پێویستیان بەکاری خۆیان سەر بە خۆیان نەک هە لە لای ئێمە کار بکەن ئێستا دەبینی هەمووی توانای ئەوان نییە یان دوکانش بەکرێ بگرن لەبەر ئەوەی داواکارم یانی دەبی چاوەک بخشێنن لەو کرێکارانەیە کە لە لای ئێمە ئیش دەکەن و دوای دەبنە سەربەخۆ وەک سەربەخۆ دوکانش دانێن جا وەستا سەباح تۆ هەم وەستای هەم خۆش کرێکاری کاک ڕزگار تۆ شار بە هەمان شێوە وەستا و کرێکارن بەس نەمازان پیشەکەیان چێت بۆ ئەوە بینەران ینی بزانێت هەر چەنایەتی کارکردن هەموو ڕوونگۆڕیم هەیە ڕوونگۆڕی سیارە و بەڵێ ئەی وەستا سەباح بەڕێت فیتر باشە کارەکەتان قورسەنە ئیشکردنە لەگەڵ ئامێر و مەکینە و ئاستن بەڵێ کارەکەمان قورسە بەڕاستی لە چەند ساڵیەوە دەست پێ کرد وەستا لە تەمەنی 8 ساڵیەوە لە 8 ساڵیەوە تۆم پیشەیە بەڵێ قورس نەبووە بۆت بەڵێ تەبحان لە ژیاندا لێ ڕاهاتین لەگەڵ ژیانی خۆمان لێ ڕاهاتینە وە بەردەوام بشین هەتا ئەوە پیشەی ژیانمانە چەند نەوەت پێگەیانوە ئۆفێری و پیشەیە و کرد زۆر بەژمار نایە بەژمار نایە ماندوو نەبێ تۆ چەندێکە دەستە پێگەوەنە حەزەکەم بزانم ئەو هەموو تەمەنیان بۆدانە لەو پیشەوەری خۆم ئەوەی کە ئێستا دەیکەم ئەوە 12 ساڵە ئیشەی دەکەم بەڵام بەر لەم کارە هەر کاری ترم کردووە و ئیدی هەر ئێستا خاوەن کاری یان چەند کەس لای تۆ کار دەکات چەند کرێکار ئێستا هەر کوڕەکانی خۆ من ماشەڵڵا گەنجیشی یان لەوە ناچێت کوڕەکانی خۆت باشە ئەو کاتێک کە کرێکار بووی یان ئەگەر کرێکارت جگە لە کوڕەکانی خۆت لەگەڵت بێ بەپێی ئەو کاتژمێرەی کە باز دەکرێت یاخود ئەوەی کە مافی کرێکارە بەم شێوەی مامەڵەیان لەگەڵ دەکەن ئەمن هەر تەقسیم کردیە هەر سێ شەفت ئیش دەکە هەموو هەر چیبی ئەمە هەشت کاتژمێر 7 کاتژمێر ڕۆژوێ مەسەلەن دەگاتە نوێژ ڕۆژوێ دەگاتە شەشی ئەو هەیە باشە خۆ وەکو خاوەن کار نۆ کاتژمێر دەوامەکەی ئەمن 9 کاتژمێر تقریبان کار دەکەم ڕۆژەیە یعنی ئەم ڕۆژ نا ڕۆژوێ مەسەلەن 6 کاتژمێر کار دەکەم جێرەی ئەوە کێ توێ بخۆم کارەکەمە وایە ڕۆژوێ مەسەلەن تا نیوەڕۆی کار دەکەم ئیدی ئەوان دەجێ منن باشە وەستا سەباح لای تۆ ئەو کرێکارانێک کە کار دەکەن باس لە دۆخی خۆیان ناکەن مەسەلەن دۆخیان بە شێوازێکە لە ڕووی ئابوووریەوە باشن خراپن پێویستە تۆ موچەکەیان زیاد بکەی یان چ داوایەکیان هەیە بەگشتی تا ئێستاکە ئەو داواکاریان نەبووە زۆر باشم بخۆم خۆم لەگەڵیان باشم بخۆم لەگەڵیان باشم یعنی نالمڕخنە بگرن قاتە لەگەریان گەلە باشم ئەمە هۆکاری چییە وەستا سەباح لە بەرەوەی کە خۆت بە کرێکاریات تێپەڕێویت و خۆت ینی کرێت وەرگرتووە لە بەرامبەر ئیشەکە تا وای کردووە کە لە داهاتووە لەگەڵ کرێکاری دیکە باش بیت ئەوانە بۆ لێکرم کە یان لە بیدات و لە مناڵیەوە کە یان چاوم لە وەستای خۆم بووە چاوم لە وەستە کە وەستا وعد برا گەورەم بووە هەر وەستامان بوو هەبرا گەورەی خۆشمان بوو چاوم لەوە بووە کە دەبینی یعنی کە یارمەتیمە وەک بەخشیش وەکە زیادە ئەمش ئەوانەم بینی کە ئێستاکەش ئەوانە ئەم حەول دەم زیاتر بکەم حەول دەم زیاتر بکەم لە حەدی خۆم زیاترشان یارمەتیان دەدەم ئەو بەس ئەوەی کە
بەڕاستی یعنی کە باسم کرد لە بۆ کرێکارانی لای هەموو دەکە پیشەسازی باشوور وەک پێویستمان بە یعنی دابینکردنێکی مرۆڤایەتی وەک ئەوانەیە کە دەمێنێ ئاگرێک دەقەوت بێ ئاگرێک لە ناوسناب ئیمە کاریمە بنزین و ئاگرە دەکا بنزین و ئاگر کارەوە کە ئاگر کە کەوتا پێویستمان بە ئاگرکوژێنەوەیەک ئاگرژێنەوەک لە لای مەتیقەی لای هەموو کرێکارەکان یعنی ئەوە پێویستە چۆگوما ئەوە لەگەر ئاگرکردنەوە هەتا تەلەفۆن لە بۆ ئاگرکوژێنەوە دەکرێت ئاگرکوژێنەوە دەمانگاتێت لەو زادە قەڵەبارغەی کارەسات ینی داواکاریەکەت ئەوەیە لە هەر بازارێک لە هەر شوێنێک لە نزیکەوە ئاگرکوژێنەوەی لەبێ بۆی بەخێرایی لەبەر ئەوەی ئەو کارمەندانە ئەوان کار دەکەن لەوێ خوانە خواستە باجییان لە دەست نەدەن چونکە مافی مرۆڤ هەموو کرێکاران سەلامەت باشیان هەبێت. ویستم کاک سەباح کاک ڕزگار هەردووکتان پرسیاریوەتان لێ بکەم جگە لە ئەو لایەنەی دیکە بینە ئەم لایەنە ئابووری و مادیەکەی کرێکار تا چەند پابەندە بۆی کە ئەو پێداویستیانی بۆ پارێزی خۆی بۆ سەلامەتی خۆی پێویستە بەکاری بێنێت هەم خۆتان و هەم ئەو کرێکارانش کە لەگەڵ ئێوە کارەکەن یعنی لە کاتی کارکردن بۆ نمونە دەستکێشە کە لاواد هێلەکە هەموو ئەمانە پابندن پێوەی کرێکاران بەکاری بێنن کردوتانە بە مەرج بۆی کرێکار بەکاری بێنێ و پارێز دەستکێشە دوای ئیشمە زۆر دەکا بەرزکردنەوەی سیارەیە بەرزکردنەوەی سارە ئەمە تەداخل ناکەن هەتا پای بۆ دانەنێ تەمینەکە ئەمانەت نەکەین دەستکاری ناکەین ئەوە یەک لە دوو کە بۆلیتمان کردەوە یەکسەر جاری ئاگری قەتح دەکەین پاتری سەری پاتریار دەگرین دەکە هیچ خەتەریاتش تێدا نەمێنێ کارەبای تێدا نەمێنێ دەکا هیچ خەتەریاتش تێدا نەمێنێ دەست بەکارەکان و خۆمان دەکەین یەکە ئەمە چوینە دوێ هەمومان فێر بکردینە هەمومان فێربوونە بۆ شێوازێک دەچینە دوێ زۆر باش کاک ڕزگار هەموو شوفێرێک پێویستی بە پیشەکەی ئێوە دەبێت ینی هەر دەبێت سەردانتان بکەن بە تایبەت با بڵێن کە جەژنە کە خەڵک گەشت دەکات دەڕواتە دەرەوە دەبێت بێ ینی چێکێکی ئۆتۆمبیلەکەی بکە سەیری کە بزانە ڕوونەکەی تەواوە ئاوی مەزبوطە هەموو ئەو شتانێک کە لە ئۆتۆمبیلەکەی بێکێشە اینجا با بڵێن ئەو گەشتێک کە لە بەردەمیت یاخود ئەو سەیرانێک کە دەوێت ئەنجامی بدات ئەوان ئەو خەڵکی کە سەردانتان دەکەن بە گشتی لەگەڵ کرێکاران مامەڵەیان چۆنە؟ ئەمە ئەوانەی دین زۆریان مثلەن یان هاوڕێنە یان مشتری پێشترێ بووینە تەعاملی مەش زۆر خۆشە ینی ئەگە کابرا بێ لێماندایە بەقەت دەنجێ ناکەین ئەوە نییە برێ شتێک بی تونند و تیژ بین یان ئەوە بین هەرچی دی یعنی بە ڕۆژی خۆش بەڕێ دەکەین و ئیدی دوی جارەچکە بێتەوە ئەگەر کەسی جاری یەکەم بێتەوێندە دەبێ ئەو کەسە بێتەوە ببینی کە ڕوومان چەند خۆشە باشە پرسیارێک دەکەم بەڵام بینی خۆمان بە ینی باوەڵام ئەو کرێکارانەی کە لای ئێوە کار دەکەن ناویان تۆمار کراوە؟ نا بەس کوڕی خۆم پێشتر لەکنە من هەبوون تۆماریش کرابوون بەس ئێستا ئەوان نماینە ینی ئەوە ڕزگار لە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی کە دەستەبەری کۆمەڵایەتیان بێت تەنانەت خۆشت هەموو ئەو کەسانەی کە لەگەڵتانن دەستەبەر کراون واتە ینی ئەگەر خوا نەخواستە تووشی ڕووداوێک بوون بۆی کە دڵنیایان پێ بدرێ یاخود ئەگەر وازان لە پیشەکان هێناس بەی ڕۆژ وەکو خانەنشینیە کە لە بەشێک لە یاساکە هاتووە بۆیان دابنرێت شتێکی واتان کردووە یاخود ئەمە پێشتری هەبوو کە ئیتکەم لەگەر بوو ئەو وەختی مدانەکانم بچوک بوون ینی ئەوە گەورە نەبوون بەس ئێستا کوڕەکانی خۆ من هیچ ئەوە نییە ینی دەستەبەری نییە مەسەلەن بەس ئەوانی پێشترێ هەبوو ینی هەموو ناویان نووسرا بوو هەموو کڵاوشتیان بە مەزبوطی کرابوو بەڵام لێرە ئۆستاسەبا شتش خۆشی باس کرد بەبوونی جیهانی کرێکاران دوای خۆی قەدیم ئەوە ئەویز لێ پرسم بزانم لەناو ئەو ئاسن و مەکینەیە چی خۆشت بەسەر هاتووە چی شتێک ڕوویاوە کە لە بیرە نەچێتەوە؟ بەڵێ ئەوەی جارێ باک لەو کاتێ باسکەم کە زمانی پێشوو کە ڕۆژی جیهانی کرێکاران چۆن دەکرا ئەمە پێمان دوو قەلاب لۆری ئەوە فلات
فلاتەکان یانی دەکا هیچ پێوە نەبوو باش. ئەوە فەرنیچەکان دەچون لە ناوی فڕیاندادانا کامل وەستا ئیشی دەکرد ئەوە ڕۆژی جیهانی کرێکاران بوو لە دووی یعنی ئەوجا ئەو لۆریا و قەلابە دەڕازراوە هەموو بە لۆکەی پەمبە و سۆر و جوان ئەمە لەکوێ؟ ئەمە لە هەولێر لە هەولێر باشە لە پێش دەکا لە ناو بازاری لە شێستەکان دەسوڕاوە هەموو ئەو سارانە هەر سارێک تایبەت بەخۆی یعنی ئەو قەلابە تایبەت بە ئەوەی وەستای نانی فڕنی نانی فڕنیان دێتە دەڕۆژ دەشە ئەو خەڵکە هەموو لە جادێ ڕادەستا سەپێری دەکات سەیری دەکرد باش لە دوایوی فیتەر یعنی مەشتە چاندادا نا دوو وەستا فیتە ئیشیان دەکرد لە دوایوی کارکەش یعنی وە کاری وەک وەستای بینا وەستای هەردێک هەش بۆ خۆی فستیڤالێکی زۆر گەورە لە هەولێر ڕووی دەدا هەموو ئەو خەلکە لە زادەی دەوەستا هەموو سەپێدێدا سەیری ئەو ئەمە ساڵی چەند نزیکی لە ساڵەکان هەفتاکان هەتا دەوروبەری هەشتا باشە ئەوە لە تەمانێکی بچووک تاوان سەیرم کرد هەموو بینە ئەوجا هەر یەکە و هەر وەستایەک بەکاری خۆی یان حەمەلە بەکاری خۆی لەسەر ئەو فلاتەی ئیشی دەکرد ئەوە ئیستیفادەکان کۆبەرهێنانەوە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکاران باش ئێوە دۆختان لە دەست پرسیارکردن چۆنە ینی خەڵک ئێوە دەبینێ دەڵێ هەست دەکەم ئۆتۆمبیلەکەم ینی حەماوەی زۆر باش نییە بەڵێ ڕاست دەکەی ئەمە وەک زۆر یعنی ئەو مشتریانە کە دێنە لامان کە باسی نەتەنیا مشتری لە ماڵەوە میوانتان دێ هەمووانە دۆختان لە دەست پرسیارکردن ئەوە پیشەوە کارمانە پرسیارتان ئیزعاز بێزار کارمانە زیاتر ئەوێ مەسەلەن ئەتوو ئەو ناخۆشەکەی ئەوەیە ئەتوو کاتت تەواو بووە ئەو ڕەفیقانت دێن دەرێن دەبی بێوە دیسان یعنی ئەو تو دەکاتی خۆت تەواو بۆ دەبی ئیلا بێوە ئەگەر یان مەوزوعتان لە ناو سەیران قەدوا بووە ئیتر ئەمە چییە لە سەیران لەبەرەوەی تۆ پیشەکەت ئەمەیە جا زۆربەی کەس تووشیەوە بێ سیارەکی پەنچەرە بێ فیل پۆم پێوەستێ لەوێش تووشە بن یانە بێ ژیانتان ڕۆیشتیمە دوو سیارە دوو عایلە هەموو ناو سیارەکان هاتینە خوارێ ئاتل بووە بۆنی تیاردایتەوە ئیدی چ مشکلی وەڵا سیارەوە باشە خۆتە چی یانەوان پێتەڵێن نا ئەمن دەچم بە خۆم دەچم واز بە ئیشیمە وەکو دکتۆری سیارەیە چۆن دکتۆر مثل کە پیشەی دکتۆراتیە ئینسانیە ئیمەش عین وەکوویە عین مەچینەی هەیە گەرم دەبی ئەمە هەردەستی هەموو شتێکی وات بەسەر نهاتوە کاک ڕزگار بۆ نمونە لە شوێنێک بی لە کاتی پشوتە بە لە ئیسراحەتا بوو بە تووشی ڕووداوێکی ئاوابی بەڕێگار ڕۆیشتومە بۆ گەشت دوو سیارە ڕاوەستاون یعنی گوتی ئەمە چەند لە مێژە ڕاوەستاینە هەر بوونیتی هەردا گوتم یەکسەر دەستێکم گەیان دوو سیارەکە سابوو ڕاست ڕۆی یعنی دوو عایلە ڕاوەستا بوو بە شتێکی بەسیت یعنی زۆر میمە ئێمە ئیشیمە وەکو دکتۆری ینی هەم خێرەکی زۆرە سنجاوی ئەمە لە جادەی شەوی جێژنە بەیانی جێژنەیە سعادیەکی شەو بوو باشە بە جادە دەهاتم سیارە کوژابەوە عەرەبیش بوو گوتم خێرە گوتی وڵی سیارەم پاتی مردیە دەگوتم باشە ئەم پاتێکم زیادە لە ناو سیارەی زیادەژە پێ ئیسعافەکەشە پێێتەوە هەمشتی تێدا گوتمەوە ئیشەکەی خۆت پێ بکە ئەمن سێرڤزم هەیە ڕوونگۆڕی و پەنسەتی و تایە و هەموو شتێکم هەیە دەگوتی دەتوانی ئێستا لۆم بمدێ ئەمن بەیانی جێژنیە خۆ نییە گوتم بەڕێ بڕۆ بابسین ینی دوای ئەوەش بوو کار بوو چوومە توانم لۆ کردەوە پاترێکم دایتێ ئەوانە هەم خێرێکی زۆرە یعنی ئەتو خێرێکی زۆرە یەک شتیش هەیە وەستا سەباح ئەو گلەیەش ئی هاوڵاتیانە دەیکەن دەڵێن تۆزێک ینی کە دەڕۆین ناو سناعی بێ قۆڵ دەگەڕێەوە شتی وە هەیە یان یەک شتی تر هەیە وەستا سەباح زۆر جارەڵێ خوا نەخواسە کە ڕووداوێت تووشەبی ئەڵێ هەر بەس بی بە بۆ سناعەکە هەمووی خۆم کێشە نیە هەمووی مەسرەفەکەی لەسەر خۆم بەس بانەچم لەوێ بوەستم بۆ کاری چی ئەمە بۆچی درەنگ کارەکان تاابێت کرێکارتان کەمە یاخود فریان ناکەون ئەوە نەخێرە لەبارە ئەوەی خۆی ماندیە خۆی کە مرۆڤەکەت کە دێتە لای من ماندیە
ماندیە یان بێزارە هەدەوێت زوو دامێکی کردووە و ماڵی وێران بێزارە بەس زۆری دەوی دەرێ بڕۆ زۆری ناکرێت و بەڕێکەی بەس ئێستاش گۆڕانکاری زۆر بەزاتێ بەڕاستی کە باسی پێشترکەم پێشتر سەعب سارە سار ئۆتۆمبیلەکە ڕاوە دەستا خۆی ئیشی دەکرد لەگەڵ ئێمە هەمووی دەبایە ئەو ئاسنێکە ئەمە پێدرنکەوە دادەن بەردەست بی بردبە بەس ئێستا نەخێر ئێستا وانە ئێستاش باوکم وایە وەستا سەباح باوکم کە خۆی سارەکە بەرەی هەر کامێکشیان کامێکمان بیبا بۆ سناعە خۆی لەگەڵ وەستاکان بۆ بە برادر ئیتە خۆی چشتەکانیان بۆ پیاکە ئەمە بە هاوکاریە بۆ ئێوە باشە زۆر باشە بەس خەڵکەیە وچی باسم گوتم ماندیا پێویستی بەوەیە کە سارگە بزی دەیرێت تەمینە بەس ئەمن هەر لە ترسیەوە ناوێرم خۆم سەردانی فیتەروانە بکەم ئەوەی کە دەڵێ بڕغوەک لە فەرعی سێم هەیە ڕاستیەوە ئەوە باشە لە معاناتی ئەوانی شتێگەیت بێگومان ینی کارەکەیان قورسە لە سناعی دەکا شێخەڵای ئەو کەلیمە ڕوویدایە دەکات لە زمانی لە سەمانی لە سناعی شەخەڵای بوون کە وەستاکە گوتی بڕۆ کوڕم سەمونە بێنە سەمونەی سێزدە بێنە ئەویش چوو بەلای ئەوەی فڕنی سەمونەکە پاتۆ گەڕان گوت وەلای وەستا هەربای سێزدە زانی ناینایی باشە گوت وەلای وەستا سەمونەکە قەپاتە وەستا سەباح کرێکاری بیانیتان لایە نەخێر لاتان ئێوەش وەستا ڕزگار ناتەبیع بێت بەس نەخێر لای باشەوانی کە لای ئێوەن پیشەوەرن بوون بە وەستا بە خبرایانە یاخود لەگەڵیشیدا خوێندویانە چۆن بۆ نمونە و مناڵانی کە ئێستا بۆ نمونەک وەستا ڕزگارە لە مناڵەکانم لەگەڵ مایشەکەن ئەخوێنن لەو بوارەیان تەنها خبرەی ئێوەیە فێریانەکەن یان خبرەی خۆتان ئەوە نەزەری حلمی ئەمە نەزێڕی ئەوە کە دەبتە ماندس و دەبتە ئەوەی بەس ئەمە حەمەلیەکە بە حملەکەی فێر دەبی خۆشی وەستا هەیە خۆی دەبگرێتەوە سەر مرەڤایەتی هەیە وەستا هەیە تاخیر یعنی کارمەندەکانی بەدەست خۆی فێر دەکات بە تاخیر فێریان دەکات مامۆستای باشە ناتوانم برێم بەس ڕێزمە لە وەستانە بە تاخیر هەتا لای نەڕوە بەس هەیە زوو فێری دەکات لەبەر مرۆڤایەتی ئەوەش شێوازی تێگانە زوو تێبگا زوو فێربی زوو بگاتە بستە دوو ژیانی خۆی ژیانی خۆی بکەوت دوو ژیانی خۆی وەک ئەوەی کە باسم کرد پێشتر گوتم کارمەندەکانی ئێمە کە بووە ه ساڵ بووە 10 ساڵ دەبی ئەوە لا ئێمە بڕوە بچی دوکانی دابنێ لە خۆی دەست بە ژیانی خۆی بکە ڕێگری ناکەن ینی هەندێک وەستا هەیە لە پێنە ئەوی کە شاگردێک هەیە باشە دەبینی سوودی هەیە بۆ دوکانەکەی مشتریەکان لەگەڵی باشن ینی حەز دەکات لەگەڵی بمێنەوە وەڵی زۆرم هەبووە یعنی ئەمن ئەوزا بە قەد نادرم شاگردم درم کوڕەکانم بە هەمیان درم کوڕەکانم یعنی ئەوانەی کە بەخۆم یعنی کەسیان لە خۆشەویستیان ناوێکە لێ نەناون بۆ نمونە نازناوەکەیان بگۆڕی شتێکیان ویان پێ بەس بە سەردەمە دووم هەبوون دوو نابوون هۆچان ناویان گەیلان بوو باشە کە دەمگوت گەیلان هۆچان ئاورداوز یەکەکەم بە برایش کە کردەوە ناوم لێنە ئەرکان ئێستاش بەخۆی گەیلانە لای ماروحایلی خۆی لە ساحی کامل ئەرکانە ناوەکەت گۆڕیوە ناو لەبەر ئەوەی لێمان تێک دەچوو دوو گەیلانمان هەبوو دەستان خۆش بێمان هەرمێن بۆیان ئینەوەی تر لە ژێردەستی ئێوە بە باشی گەورە ئێوە ئینشاءالله تەمان درێژ بوون لەگەڵ ئێوە زۆر سپاس بۆ ئێوە خۆشحاڵ بووین کە ئەمڕۆ دوو کەسی پیشەوەر لەگەڵ ماموو لە بەرنامەکەتان جوان کرد وەستا ڕزگار و وەستا سەباح ئێوەش هەندەکەن لە کەناڵی 24 دەکەن بەڕاستی یعنی وەک بڵێن ئەمە لە تەمەن نامان دەکرد کە ڕۆژێکی ئەو هالە لە بەرامبەر تەلەڤیزۆنی باسی ژیانی خۆمان کرد ئێستا وەک ئەوەی کە باسم کرد بەڕاستی پێویستمان بە ئاگرکوژێنەوەک هەیە لە لای دەکا مەتقی خۆمان ئەزنەکەم بەزی خۆمان هەم مەتقەکانی کە دەبینی شارەکە ئێستا کەس پێدرێن پیشەسازی باشوور شارەکە بەڕاستی حتا پێویستمان بە بنکەچی تەندروستی هەیە بەڕاستی یانی ئەوانەی دەبینی خوا نەخواستا دەست بە بەر ئاسنێک دەکەوی ئاستی دەبڕی هەتا لەو شارع ئیزدعامەی دەگاتە فریاکەوتن کارەکە ئێوە زۆر ئەستەم و داواکاریەکەشی داواکاری بەجێ هیواین کە لانی پەیوەندیدار داواکاریەکەیان زۆر سپاس بۆ ئێوە بە شێوەیەکی باش بۆ جێبەجێ بکرێت بە تایبەت چونکە ئەوە لەسەر ژیانیەوان و مەترسیە بۆ سەر ژیانیان جاهاژە خۆشم کرێکاریم کردو دەزانی تۆش ئەو پرسیارە لێ نەکردم زیاتر لە 5 بۆ 6 ساڵ ئیشی گەچکاریم کردووە
ینی بۆ باش لە لێرە گوێم لە هاوکارانمان کاک هەڤاڵ بە تایبەت مخریجی بەرنامەکەی ژەڵە منیشی لێگەڵ بووم هەڤاڵش بە هەمان شێوەیەکەوە کێکاریمان کردو لەگەر هەڤاڵ کە ئێستا دەرهێنەری بەرنامەکەیە ماندوو نەبن جێی شانازیە هەکاروانیە کرێکاری ئەوەندە پیشێکی خۆشە یاخود بڵێن سەربەرزیە بۆ من بە تایبەت ینی زۆر جار دۆخت وە بیرکردنەوەت هەموو شتێکت دە ژیان دەگۆڕێت چونکە هەز بە معاناتیان دەکەی هەز بە بەرپرسیارەتی دەکەی هەز بە سەختی کارەکە دەکەی هەمووی بە چاوی خۆت دەبینی بۆیە کاتێک تۆ لەو کارە تێدەپەڕی اینجا دەزانی ینی چ ئەرکێکی قورست لەسەر بۆ چ کارێکی ناخۆش بووە هیوای سەلامەتیان بۆ دەخوازم بۆ هەموو کرێکارێک لە هەر پیشەیەکی جیاواز بەو هیوایەن ئەم ڕۆژە و تەواوی ئەو ڕۆژانێک کە لە داهاتوو هەیەە ڕۆژی باش پێ و مافەکانیان ئەم مافانێک کە هیانە وەکو خۆی جێبەجێ بکرێت بەو هیوایەن کە ئینشاءڵڵا ئەم نەوەی ئێستاش گەنجان و کەسانی ژیان دۆست و گەنجان بە تایبەت هەستکەن کە پیشەی کرێکاران هەمووی بەگشتی زۆر پیرۆزە و ڕێز لە پیشەکەیان و لە کارکردنیان و لە توانای ئەوان وەربگرن تا بتوانن کە لەم ڕۆژەدا ئەگەر یارمەتی دەریان نەبن هیچ کارەکانیان بۆ قورس نەکەن ژیانی ئەوان ئەستەم و گران نەکەن پیرۆزە ڕۆژی گیانی کرێکاران لە سەرجەم کرێکارانی کوردستان سپاس کە بینەر و بیسەر سپاس کاتێکی خۆش